پرسانە من هەڵگوش شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی سۆران میوانمە بێگومان کاک هەڵگورد گوێت لەوە بوو کە ئێمە باسی و پرۆژە استراتیژیانەمان کرد کە کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان لە ماوەی 6 ساڵی ڕابردووە کاری لەسەر کردوون بێگومانین لەوەی کە بەشێک لەم پرۆژانە کەوتونەتە ناوچەکەی ئێوە ئەکرێت پێمان بڵێ ڕنگدانەوەی ئەم پرۆژە گرنگانە لە ناوچەکەی ئێوە ئەگەر وا دەست پێ بکەین چییە بە تایبەتی ئەمڕۆ بەڕێزت ئەوەت ڕاگەیان کە دیزاینی پرۆژەی گەشتیاری چەند ناوچەیەک لە سۆران تەواو بووە کە بەشێکی دیکەن لەو پرۆژە. زۆر سپاس. طبعا من بە شانازیەوە وەکو ستافێکی تیمی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کارم کردووە و شێوازی کارکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەگە باس لە جیاوازیەکان بکەم ئەوەیە بە پلانێکی زۆر توکمە و استراتیژی کاری لەسەر هەموو سێکتەرەکان کردیە و ئەوەی کە جێگای خۆشحاڵیە هەوڵی داوە ئەو کێشانەی کە لە بابەتە خزمەت گوزاریەکان هەیە کە تازە جەنابەت لە راپۆرتەدا بە وردی باست کرد هەوڵی چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکانی داوە هەر لە بابەتی بە دیجیتالکردن لە بابەتی کارەبا بابەتی ئاو ینی هەوڵی داوە کە ئەو بابەتانە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکرێن ئێمە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لە ماوەی ئەو 3 ساڵی ڕابردوو ئەو بەرنامە و پلان و استراتیژیەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەبووە هەوڵمان داوە ئەو بەرنامەیە وەکو خۆی جێبەجێ بکەین کارمان لەسەر پرۆژە استراتیژیەکان کردە یەکێک لە پرۆژە استراتیژیەکان بەنسبەتی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بابەتی ژێرخانی ڕێگاوبان بوو ئێمە بەستنەوەی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بوو بە هەولێری پایتەخت و بە ناوچەکانی دیکە کە ئێستا قۆناغێکی زۆر باشی بڕیەوە قۆناغەکانیش ئێستا لە بواری جێبەجێکردندانە چونکە ئێمە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران هەم ناوچەیەکی گەشتیاریە و هەم ناوچەیەکی بازرگانیشە بە دروستکردن ئەو ژێرخانە ڕێگاوبان ئێمە دەتوانین زۆر بە شێوەیەکی باشتر سوود لەو دوو کەرتەوە بگرین هەروەکو ئەمڕۆکەش ئاماژەمان پێدا بە جێبەجێکردنی ماستەر پلانی گەشتیاری کە ماوەی 2 ساڵە کاری لەسەر دەکەین و چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی کە پێشتر بۆ نمونە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کێشەی زەویزار هەبووە کێشەی موڵکایەتی هەبووە کێشەی ئەو دەسەڵاتانی کە بە ئێمە دراوە وەکو ئیدارەی سەربەخۆی سۆران دەسەڵاتەکانی پارێزگار بە ئێمە دراوە و کردنەوەی ئەو هەموو بەڕێوەبەرە گەشتیانە لێرانە ئەوانە هەموو وای کردو ئێمە بتوانین بە شێوەیەکی زۆر خێرا کار لەسەر چارەسەرکردنی ئەو کێشانە بکەین و هەوڵی ئەوەمان داوە کە لە ماوەی ئەو چەند ساڵانی ڕابردوو بەرنامەی کابینەی نوێم حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بووە بۆ کەمکردنەوەی ڕۆتینیات خەڵکێکی زۆر ئێستا هەمویان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەتوانن کێشە و گرفتەکان و مامەڵەکانیان بەڕێوە بکەن ئەوانە هەمووی قۆناغ و هەنگاو بووە ئەگەر بینە سەر پرۆژەکانی بۆ نمونە پرۆژەی ئەو پرۆژانی ئاو کە ئەمە لە ماوەی ڕابردوو جێبەجێمان کردووە هەموو هەوڵمان داوە پشت بە ئاوی سەرزەوی ببەستین کە ئێستا ئێمە سەرچاوێکی زۆری ئاوی سەرزەویمان هەیە هەموو پرۆژانەمان چووکە هەم سەستەینەبڵەتی ئانی زیاتر خۆی دەگرێتن و هەمیش پرۆژەکان تا ماوەیەکی زۆر دەتوانن چارەسەری کێشەی ئاو بکەن باسی بابەتی پرۆژە بۆ نمونە ڕیسایکلینگ ئێستا ڕیسایکلینگەوە لە جێبەجێکردندایە بە تەوابوونی ئەو پرۆژەش کە پرۆژەیەکی استراتیجیە دەتوانێت باشتر بابەتی ژینگە لە بەرچاو گیراوە بابەتی کارەبا پرۆژەی ڕۆناچی من حەز دەکەم بانی پرۆژەی ڕۆناچی کە ئێستامە لەو دقەیە کە ئێستا قسە لەگە جەنابەت دەکەم ئێمە کێشەیەکی کارەبامان هەیە لە گوندەکان و دەوروبەری بەڵام دیسانەوە بەرنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەری بنەڕەتی ئەو کێشەیە کە ئێمە هەمومان دەزانین ئەوە ئاخر هاوێن دەبیتن ئێمە کێشەی کارەبامان دەبیتن بەس بۆ بەرچاوڕوونیت ئێمە
بەس لە ناو سنتەری سۆران لە ناو سنتەری قەزای سۆران نزیکەی 100 مۆلیدە ئێستا کار دەکەن. 100 مۆلیدە ئێمە لە جێبەجێکردنی پرۆژەکانیش چەندین کێشە و گرفتمان هەبووە چونکە خەڵکێک نەیدەویست مۆلیدەکان لەکن ماڵیان بیتوت بە دووکەڵی پیس و لە بەرژینگە و لە بەردەنگ و لەبەر زۆر بابەتی دیکە ینی کێشەیەکی یەکجار زۆری گەورەی مۆلیدەکانمان هەبوو کە بە خۆشحاڵیەوە من دەمێ ڕابگەرم لە کۆتایی مانجینۆ پرۆژەی ڕۆناچی دەکاتە سۆران و هەوڵمان داوە لە دەوروبەرەکانی جێبەجێ بکەین. بۆیە ئەمە ئەگەر سەیری بەرنامە و پلانەکانی کابینێ نوێن بکەین ئێمە دەزانین زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک هەوڵی جێبەجێکردنی ئەو بەرنامە و پلانەی حکومت کە لە سەرەتای دەست بەکاربوونیەوە بەڵام شتێکشمان لەبیر نەچێتن ئەگەر سەیری ئەو قەیرانانەی کە ڕوبەڕووی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوونەوە سەرڕێ هەموو ئەو قەیرانانە ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە جێبەجێکردنی زۆر خزمەتگوزاریەکان نەوەستاوە ئەگەر بەس بە سۆران بە نمونە بینینەوە ئێستا بڵێ. زۆر باشە کاک هەڵگوردەمەوێت لە تۆی ببیسم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شخصی خۆی چەند چاودێرە بەسەر ئەنجامدانی پرۆژەکان بە تایبەتی لە ناوچەکانی. بەڵێ طبعاً ڕاستەوخۆ جەنابیان سەرپەرشتی زۆربەی ئەو پرۆژانە دەکاتنانی ئەوەی کە جێگای دڵخۆشیە بۆیە من دەرم بە شانازیەوە من ستافێکی تیمی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بوویمە چونکە کە پرۆژەکان و کێشە گرفتەکانمان باز دەکرد جەنابیان بەخۆی بۆ نمونە پرۆژەی ئەو پرۆژەی گەشتیاریە لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو لە زۆر هەموو کۆبوونەوەکان جەنابیان خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو دیزاینەی کردووە و میکانیزمی جێبەجێکردنەکەشی کە ئێستا بەێمی ڕاستپاردووە دیسانەوە خۆی سەرپەرشتی دەکاتن و ڕوئیای جەنابیان لە تێگەشتنی جەنابیان لە بابەتی کەرتی گەشتیاری کە ئێستا هەیە لەوانەیە ئێمە ناوچەیەکی زۆر دڵڕفێنە ناوچەیەکی سروشتی زۆر خۆش و باشمان هەبیتن بەڵام نەمانتوانی بتن وەکو پێویست سوودە و کەرتە وەربگرین بۆیە بۆ بەرنامە و پلانانی کە ئێستا هەمانە تەمان ئەوانی ئەو ڕۆکەکە ئێمە ڕامانگەیاند ئەو ماستەر پلان ئەوە هەنگاوی یەکەمە ئەو هەنگاوی یەکەم تەنها ئەو ناوچانەی کە ئەو ئاماژەمان پێکرد و لە گەلی و لە چای باپشتیان و لە بێخەڵ دەگرێتەوە بەڵام بەرنامەکە بەرنمەیەکی فراوانە لە داهاتوودا هەموو ناوچەکانی سنووری ئیدارە سەربەخۆی سۆران باسی دەکان و بە باڵەکایەتی و بە دۆڵی ئالانە و ئاکوانوانە هەموو دەگرێتەوە چونکە ناوچەی زۆر خۆشمان هەیە ئێمە دەمانەوێت ناوچەی بابەتی پرۆژەی سێکتەری گەشتیاری ببێنە خۆناغێکی دیکە لە بیرمان نچێتن سۆران ناوچەیەکی بازرگانیشە ئەو خاڵە سنوورانەکە دەکەونە سەر سنووری ئیدارە سەربەخۆی سۆران ئەوەی حاجی و مەرامێتن دەواازەی زێت هێبیتن کە ئێستا دەواازەیەکی کەش هەوڵیکردنەوە درێن لە سیدەکان دیسانەوە ئێمە دەمانەوێت ئامادەکارێکی تەواو بۆ ئەو جوڵە بازرگانی بۆ ئەو جوڵە گەشتیارە بکەین کە بتوانین بژانەوەی سۆران بە شێوەیەک بێتن کە لە داهاتوودا ببێتە سەرچاوەیەکی داهاتیش نەک تەنها بۆ خەڵکی سۆران بە تایبەتی بەڵکو بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆی ئەو بەرنامە پلان و استراتیجیانەکە جەنابیان دایناوە ئێمەش وەکو ستافک لە ئەرچی جێبەجێکردمان لە ئەستۆدایە ئێمە بە دڵنیاییەوە ئیشەڵا لە کابینەی دووەم لە کابینەی دەیەم ئەوەی کە دەستمان پێ کردووە بەردەوام دەبیتن بۆ ئەوەی بتوانین ژێرخانێکی ئابووری توکمە لەو سنوورە بەرپا بکەین. باش هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر سپاس.